سوپای عێراق بۆ ڕووبەڕووبوونەوەی داعش داوای هەماهەنگی لە پێشمەرگە دەکات. وەفدێکیان هاتوونەتە میحوەری دووی پێشمەرگە و لەگەڵ فەرماندەکاندا ئەو بابەتەیان باس کرد. التعاون والتنسيق جاري بصورة هەماهەنگیمان بە شێوەیەکی تەواو هەیە. پەیوەندی و هەماهەنگی ڕاستەوخۆ و کۆبوونەوەی بەردەوامان پێکەوە هەیە. کۆبوونەوەی ئەمڕۆشمان لە پێناو بەردەوامی هەماهەنگیەکانە بۆ کاری هاوبەشی ئایندەمان. ئۆپەراسیۆنەکانی مانگی 12 ڕابردوو کە پێشمەرگە ئەنجامیدا بنکە گەورەکەی داعشی لە نێوان کفری و خورماتوودا لە ناودا. ئەم بابەتە بۆ هەردوو لە هەماهەنگیەکەی پێویستتر کردووە. ئێمە لەسەر ڕۆشنایی ڕێنمایەکانی وەزارەتی پێشمەرگە و فەرماندەی هێزەکانی هەفتە بۆمان هاتووە کە ئێمە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ سوپای عێراق و لەگەڵ هەموو جومگە ئەمنیەکانی عێراق بکەین بۆ پاراستنی عێراق و کوردستان لە دەستی ڕەشی تیرۆریستان و ئێستش ئێمە لە دوای 12 ساڵی ڕابردووە هەماهەنگی و هاوبەکاری هاوەشمان بووە و نەتیجەی باشمان هەبوو. ئەمە بەردەوامە بێ و ئەمە ئەبێتە کلیلی پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان و عێراق. پێشمەرگە ناوچە مەترسیدارەکانی داعشی پاک کردووەتەوە، بەڵام جم و جۆڵەکانی ئەوان و پەلاماریان بۆ سەر سوپای عێراق بەردەوامە. سوپا دەیەوێت پێشمەرگە لەم بابەتەدا پشتی لێ نەکات. سامانکەریم کورد چات نیوز کفری.